بنێرانی ڕوودا و سڵاوتان لێبێ من نوێنەر فاتح ڕووداوی ئەمڕۆ پێشکەشەکەم ڕاپرسیە کە تێیدا زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەدان بچنەوە سەر بەغدا نەکمانەوە لە چوارچێوەی قەواری هەرێمی کوردستاندا پرسێکی سەرەکی ئەم چەند ڕۆژەیە لە هەرێمی کوردستان بە تایبەت ڕاپرسیەکە لەلایەن کۆمپانیایەکی هەرێمی کوردستانەوە ئەنجام درراوە بەڵام ئەم ڕاپرسیە تاوەکو چەند جێی متمانەیە چۆن کراوە و تاوەکو خەڵک متمانەی بە ئەنجامەکانی هەبێت. کۆمپانیای ڕاپرسەکەی کردووە ناوی کۆمپانیای شیکارە بۆ ڕاپرسی و توێژینەوە ڕێز مراد حەکیم بەڕێوەبەری کۆمپانیای شیکارم میێوانە کاک مراد زۆر بەخێر بێ ڕووداوی ئەمڕۆ. پێم وایە هەموو خەڵک زۆربیان ئاشنا لەگەڵ ڕاپرسیەکە ئەم ڕاپرسیە بۆچی کرا؟ سەرەتا ئێمە کۆمپانیایەکی ڕیسێرچین کۆمپانیایەکین کە نمونەی کۆمپانیایەکەی ئێمە لە جیهاندا گەلێک زۆرە زۆریش بەناوبانگن وەکو نیلسنی ئەمریکی ئیپسۆس یۆگۆف لە تورکیا بە سەدان کۆمپانیای ریسێرچ هەیە و لە هەموو وڵاتێکە ئەوە هەیە چون کۆمپانیای دیکە هەیە کۆمپانیای ریسێرچیش هەیە. ئێمە ئیش بۆ زیاتر بۆ براندە جیهانیەکان دەکەین بۆ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەگەڵ موسساتی زۆر گەورەی جیهانی ئیشمان کردووە وەکو بانکی نێودەوڵەتی و زۆر شوێنی دیکە ڕاپرسی و توێژینەوەمان بۆیان کردووە. لە هەرێمی کوردستانیدا بە هەمان شێوە بۆ حزبە جیاوازەکان بۆ حکوومەت بۆ دەیان براند و کۆمپانیا ئیشمان کردووە. لە پەراوێزی ئەوەدا کەوا مەسلەیەکی بازرگانیە ئێمە بە مەسئولیەتی ئیجتیماعی خۆمان دەزانین جار بەجار لەسەر پرسەکانی کۆمەڵگاش ڕاپرسیەک دەکەین. هەر خۆتان بڕیار دەدەن بەڵێ خۆمان و ساڵانە شتی وەمان کردووە. ئەم ڕاپرسی ئەم جارە شتێکێکە لەو ڕاپرسیانە نەکشتێکی زیاد. کەواتە بۆ لایەنێکی دیاریکرا و نەکراوە ئەم ڕاپرسیە خۆتان بڕیارتان داوە دەکەین ڕاپرسی دەکەین زۆر جار دەیدەین بە جهاتی معنی بۆ نمونە هەندێک جار ڕەنگەیەکێک لە وەزارەتەکان پێویستی پێبیت یەکێک لە دامەزراوەکان لایەنێک لە لایەنەکان پێیان کەواتە دەڵێ ئەم ڕاپرسیە کەوا کراوە شتێک نەبوو بۆ قازانج و پارە بۆ لایەنێک بەڵکو خۆتان کردوتان لەسەر حسابی خۆتان. بۆچی لە ڕۆژنامەی فەرمی حکوومەتی عێراقدا بڵاو کرایەوە؟ نا لە ڕۆژنامەی فەرمی حکوومەتی عێراقدا بڵاو نەکراوەتەوە لە درەو بڵاو بوویەوە درەو میدیا دوای 2 هەفتە ئەوان ریپۆرتێجێکیان لەسەر حازر کردووە بۆ خۆیان چوونە هەم بەشێک لە راپۆرتەکە و لە راپۆرتەکەش هەموو نا یەک پرسیاریان وەرگرتووە کە بەداخەوە لە میدیای هەرێمی کوردستانیشدا مامەڵەیەکی زۆر خراپ لەگەڵ ئەو ڕاپرسیە کرا لە سوسیال میدیادا پرسیارێک وەرگیرا و لە ناو سیاقی خۆی لە ناو کۆنتێکستی خۆی دەرهێنرا. چۆن بۆ نمونە چۆن خراپ مامەڵەی لەگەڵ تەماشاکە ئەم ڕاپرسیە زیاتر لە ڕەنگە لە 30 سلاید بیتن 30 پرسیار بیتن یەک پرسیار تیشکی خرایە سەر ئامانجەکە لێی چییە دیارە بەغدا بۆچی بەکاردەینێ و دیارە سوسیال میدیاش بە هەمان شێوە چکە زۆربەی ئەو راپۆرتانەی کە بە خراپی لە سەرمان کراوە لە سوسیال میدیا و لە کەناڵەکان دڵنیام راپۆرتەکەیان بە هەمووی نەدیوە. باش ئەم ڕاپرسیە کە کردتان سەرەتا بۆ ڕای گشتی بوو یان ڕاپرسیە بوو بۆ کۆمەڵێ دام و دەستگای تایبەت؟ ئێمە واکە بڵاو بۆ لە میدیایە بۆ ڕای گشتی کردانەوە؟ نەخێر بۆ ڕای گشتی چۆن گەیشتە ناو بۆ ڕای گشتی نەبوو. ئێمە بۆ هەندێک برادەرمان لێ ئاگادارکردنەوە لە حکوومەت لە جیهاتی باڵا بوویان گرنگ نەبوو بە پێچەوانەوە وڵاتیاندا بوو دەستخۆشییان لێ کردین کە گوتمان باڵا لە هەرێمی کوردستان بەڵێ کە گوتمان بڵاوی دەکەینەوە دەستخۆشییان لێ کردین کە زانیمان نایانەوێ کەسمان کرد کەس نایەوێ اینجا بڵاومان کردی ئەگەر نا پار ئەم کاتە مانگی دوو کە بڕیاری نەفت دەرچوو دیسان ڕاپرسیمان کردووە داومانە بەوان نەمانداوە بە بڵاومان نەکردوە. ئەم ڕاپرسیە سەرەتا ئێوە داوتانە بە بەرپرسانی ئەم وڵاتە حزبی حکومی بەڵام گرنگ نەبوو بەلایەنەوە ئێستا کە کەوتۆتە میدیاوە اینجا گرنگە بەلایەنەوە؟ بەڵێ بەداخەوە. باش دێمە سەرناوەڕۆکی ڕاپرسیەکە بەڵام ڕاپرسیەکە بە چ میکانیزمێکی ئەنجامدانی ڕاپرسی کراوە
تاوەکو ئەنجامەکی بە هەندوەر بگیرێت. قوربان ئێمە خۆزای ڕاپرسی پرسێکی بەڵێ، زانستیە میکانیزمی تایبەتی هەیە. ئێمە بە سێ شێوە ڕاپرسی دەکەین. کاپیمان هەیە، کاتیمان هەیە، کاویمان هەیە. کاپی ئەوەیە کە لە ڕێی تابلێتەوە دەیکەی. کاوی و کاتی ئەوەیە کە تو لە ڕێی تەلەفۆنەوە دەیکەی. کاویش ئەوەیە کە لە ڕێی ئینتەرنێتەوە دەیکەی. ئەو ڕاپرسی ئێمە پلاتفۆرمێکمان هەیە لە کۆمپانیای خۆمان، ناوی پرسیارە. ئەپێکە خەڵک لەسەر مۆبایلی خۆی دای دەبەزێنیت، دەبیە ئەندام تێیدا پرۆفایلی خۆت داخل دەکەی و ڕاپرسیت بۆ دێتن وەڵام دەدەیەوە. لە بەرامبەر ئەوەدا پاداشتێکی زۆر گچکۆکە ئێمە دەدەینە کەسەکە. تقریبا 800,000 ئەندامێکمان هەیە لە هەموو گوند و ناحیە و قەزاکان لە کوردستان. ماوە ئێمە ڕاپرسیان بۆ دەنێرین و وەڵاممان دەدەنەوە. ئەمەش بەو شێوەیە کراوە. ڕاپرسیەکە بە ئۆنلاین کراوە. بەڵام چۆن متمانەتان بە بەشدار بووان هەیە کە دروستە ئەم کەسانە کەسی ڕاستەقینن؟ بەڵێ ڕاستەقینن، چونکە هەمویان بە ژمارە موبایلی خۆیان داخل بوونە و هەر کەسێک دەتوانێت یەک جار پڕکاتەوە نەک زیاتر کە پرسیارنامەکەت بۆ هات لەسەر مۆبایلەکەت کە وەڵامت داوە ئیتر نامینێ. ئەپەکەوە دیزاین کراوە، سیستەمێکی زۆر زیرەکە و ئێمە لە ڕاستیدا نایزانین کێ وەڵام دەداتەوە کێ وەڵام ناداتەوە. چونکە ئێمە هەرەمەکی دەینێرین، مەسەلەن دەینێرین بۆ 50 کەس لە دوهۆک، بۆ 50 کەس لە بنەسڵاوە، بۆ 100 کەس لە سووران، بۆ 1000 کەس لە سلێمانی. من 20,000 ئەندام لە سلێمانی هەیە، ئەمن نازانم بۆ کێ دەچێت. لە ڕاپرسیە وەرگرتنی سامپڵ بەڵێ نمونە گرنگترین شتە، گرنگترین میکانیزمی ڕاپرسی ڕاستە نمونونەکانە. کۆمەڵگەکەت یەکلاکەیتەوە ئەزانی چەندێکی خوێندەوارە، چەندێ نەخوێندەوارە، چەندێکی بۆ نمونە لە کوردستانە 6 ملیۆنمان هەیە. بۆ 6 ملیۆن پێم وابێ 1700 کەس دەکرێت وەکو سامپڵێک وەربگیرێ. بەڵام ئێوە پشتان بە ئەپلیکیشنێک بەستووە. ئەم ئەپلیکیشنە نزیکەی 800,000 کەسی تایە. چۆن دڵنیان بۆ نمونە کە تۆ ئەڵی نمونەیەکم بۆ دوهۆک ناردووە، 50 کەس لە دوهۆک وەرەگریت، دابەژبوونەکە تەواوە لە بینی گروپە تەمەنەکانە، بۆ نمونە لە بینی ڕەگەزەکانە، لە تینە کۆمەڵایەتیەکانە، ئاستی کۆمەڵایەتی. هەروەها خاڵێکی دیکە ئەوەیە چۆن دڵنیایی بۆ نمونە لە دوهۆکە ئەو کەسانی کە بەشدار بوونە لە بازنەیەکی ناڕازیدانی بۆ ئەوەی ئەنجامی دروست دەزانی. ئێمە ئەو خەڵکێک کە هەمانە بەپی پرۆفایلەکانیان لە هەموو قەزا و ناحیەکانن، لە هەموو گروپە کومەڵاتیەکانن، بە تەمەنی تێدایە، گەنجی تێدایە، ژینی تێدا، پیاوی تێدایە، پیشەی جیاوازی تێدایە، باری ئابووری جیاوازی تێدایە، ئاستی خوێندنی جیاوازی تێدایە. یعنی سامپلێکە لە کومەلگا. بەڵام سامپڵەکە بە هیچ شێوەیەک ناکرێت. چۆن دڵنیایی بۆ نمونە ئەم سامپڵە ئەوەی کە ناردووتە بۆ دوهۆک، بۆ سۆران، بۆ هەولێر نەکەوتۆتە ناو بازنەیەکی ناڕازیەوە هەمووی بۆ ینی تاوەکو دڵنیابی لەوەی تەماشاکەەوەیەک لە خاڵەکانی ئیش هەمیشە وایە، ئیشی هەڕەمەکی وایە. تو مثلا هەندێک جار بە GPS دیاری دەکەی بۆ فلانە خاڵ و فلانە خاڵ و فلانە خاڵ. هەندێک جار شار دابەش دەکەی بۆ مجموعە گەڕەکەیک و لە مجموعە گەڕەکەیک بۆ کولان بۆ چەند کولان و دەچی کولانێک هەڕەمەکی وەردەگیری. ممکن نییە سیستەمی هەڕەمەکی ئەگەری هەمویان لە یەک نەوعەت بداتێ. شتیوان نییە، ئەنێەوە لۆجیکی ئەو نەزەریاوانە. تو چانسی یەکسان دەدەیە هەموو ئەو نمونانەی کە مەسەلەن کە تو بۆ دهۆک دەنێری بۆ هەمویان چانسی یەکسانیان دەدەیە، ئیتر هەڕەمەکی بووی دەچیتن. نەکەوەی تو بڵێ با بۆ فلان بچیت بۆ فلان نەچیتن. باش، بەڵام وەرگرتنی نمونونەکە بۆ نمونە پێشەوە با پرسیارێ بکەم. ئیرۆر، ڕێژەی ئیرۆر، ڕێژەی هەڵا لە ڕاپرسیەکەتان چەندە؟ چەند لە سەدە؟ ئێمە لە زانستە کۆڵاتیەکانیان 105 دادەنین. 105 دادەنین. بەڵێ. یعنی ئەکرێ ئەم 105 لەوەی خۆتانە؟ بەڵێ. باش، وەرگرتنی نمونونەکە ئایا هەڵە نییە کە تەنیا پشتان بە خەڵکێک بەستووە لە بەرەوەی لە ڕێگەی ئینتەرنێتەوە کراوە؟ بەو خەڵکانەی کوردستان بەستووە کە ئینتەرنێت بەکاردێنن، لەوانی کە ئینتەرنێت بەکاردێنن لەوانن کەوا موبایلی زیرەکیان هەیە، لەوانەشی موبایلی زیرەکیان هەیە ئەو 800,000 کەسن کە ئەو ئەپلیکیشنیان داگرێتەوە. واتە لە بنەمایەکی 6 ملیۆن کەسی کورتە بێتەوە بۆ تەنیا ئەوانی ئینتەرنێت بەکاردێنن. لەوانی ئینتەرنێتیش بەکاردێنن موبایلی زیرەکیان هەیە ئەو ئەپلیکیشنیان هەیە کورت بۆتەوە لە 800,000 کەس. وەرگرتنی ئەو نمونەیە هەڵە نییە کۆمپانیا گەورەکانی جیهانی ڕاپرسی بەو شێوەیە کار دەکەن؟ بەڵێ دەیکەن.
بەڵێ هەستا هەموو کۆمپانیایەکی دنیا یوگۆف و نیلسن و ئیپسۆس و تەنانەت لە ئێران و لە تورکیا و لە هەموو شوێنێک ئەو سیستەمە باوە چونکە ئەم سیستەمە کۆمەڵێک تایبەتمەندی زۆر باشی هەیە کە ئەنجامەکانی زۆر باشتر لە ڕاپرسیەی کە من دەچمە بەردەرگا یەک لە ڕاپرسی من دەتوانم نمونەی گەورەتر وەرگرم بەوە زۆر بە خێرا بۆم دەگەڕێتەوە اینجا کەسێکم نەناردووە بۆ ئەوێ هەندێک جار بچیت و هەندێک جار بۆ خۆی پڕکاتەوە کەسەکە لە ماڵی خۆیتی حەزی لێ بۆ وەڵام دەداتەوە حەزی لێ نەبوو هیچ ناچارکردنێک نییە ئازادترە لەوەی کە یەکێک لە بەرامبەری بیتن ئەرێت و چ دەکەی چ ناکەی و ترسێکی هەبیتن لە زۆر ڕووەوە ئەم سیستەمە بوو کومەلگاکانی وەکو ئێمە باشترە باشترە لەوەی کە ماڵە و ماڵ بگەڕیت هەندێکجانی بڵێ ڕاپرسیەکی دروستە هەموو شەرت و مەرجەکانی ڕاپرسی تێدایە دەتوانم بڵێم ئەگەر وانە بواە هەموو ناوەندە جیهانیەکان پشتیان پێ دەبەست بەڵام بۆ هەرێمێک کە 6 ملیۆن دانیشتوانەکەیەتی بنەمای ڕاپرسیەکەت 800,000 کەس بێ قوربان دەزانی چۆنە مەسەلەن تو بۆ ڕاپرسیەک لە ئەمریکا بۆ سەرکاتی ئەمریکا چەند کەس وەردەگرن 2000 کەس وەردەگرن ئەمریکا 300 ملیۆنە ئێمە 6 ملیۆنین ئەگەر بێ بەپێی ئاماریەکان بکەی نمونەیەکی 400 کەسی دەوێت بەڵام ئێمە هەمیشە نمونە گەورە دەکەین بۆ ئەوەی پەراوێزی هەڵە بچووک ببێت دابەشبوونی جوگرافیام ڕاپرسیەتان چۆنە ئێمە بەپێی ئەو دابەشبوونە جوگرافیایی کە لە ئەوە هەیە لە دەسەی ئاماری هەرێم هەیە بۆ قەزاکان بوون ئەوە ئێمە لەسەر بنەمای ڕێژەی سەدی بۆ هەر قەزایەک چەند خەڵکی لێیە ڕێژەی سەدی نمونونەکە بۆ ئەوێ دەنێری کەواتە ئەو 1000 کەسی وەرتانگرتووە بە ڕێژەی سەدی دابەش کراوە بەسەر هەموو شار و قەزاکان لە کوردستانە باش ڕاپرسیەکە لەبارەی بۆچوونی خەڵکە سەبارەت بە بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی لەسەر نەناردنی یان نادەستوری بوونی ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان باشە بۆچی پرسی قەواری هەرێمی کوردستانی تێخراوە تەماشاکە کۆمەڵێک پرسە یەکێک لە پرسەکان تەماشاکەم پەیوەندی بە پارەوە هەیە بۆیە دوای دێمەوە سەر ئەو خاڵە کۆمەڵێک پرسە کە سەرەتاش پێم گوتی خراپ خوێنرایەوە لە سیاقی خۆی دەرهێنرا مەسەلەن تو بە خەڵک دەڵێ ئەرێ ئاگاداری ئەو قەرارەی 154 ئاگادارە 154 خەڵکەکە ئەرێ تو تووڕەی لەو بڕیارە 147 تووڕەیە لە قەراری لەو قەرارە لە 46 دیکە 146 دیکە لەو 54 یعنی کە دەکاتە 180 بەسەرەوە پێی وایە بڕیارەکان سیاسین بۆ دژایەتی هەرێمن هەموو خەڵک ئەوە دەزانیتن هەموو خەڵک تووڕەیە زیان بە کێ دەگاتن خەڵک هەمووی پێی وایە خەڵک بە زیان بە هەموو خەڵکی هەرێم دەگات زیان بە قەوارەی هەرێم دەکاتن خەڵک هەموو یعنی بە ڕێژەی یەکجار زۆر لەگەلەوەنە و ئەوانەی لەگەل ئەو قەراران ڕێژەیەکی زۆر کەمە کە پێم وایە ناگاتە پرسیارەکەی منەوە بۆ ڕاپرسی لەسەر خاڵێکی محدد دەکرێت بەڵێ دیاری کرا بڕیارێکی دادگای باڵای فیدرالی هەیە لەسەر ناردنی پارەیە بۆ بەچەخۆرانی ئەم کوردستانە بۆچی بابەتی قەواری هەرێمی کوردستان خراوەتە نێو پرسیارەکانی ڕاپرسیەوە یەکێک لە پرسیارەکان پێی دەڵێ پرسیارەکە بە بەستێکی ئابووری کراوە چونکە پەیوەندی بە پارەوە هەیە گوترایە بۆ خۆت و خێزانت وا باشترە سەر بە حکوومەتی بەغدابی یان لەناو قەواری هەرێم ئەسڵەن باسی هەڵوەشانەوەی قەواری هەرێمی تێدانە باش بەڵام لە سیاقی خۆی دەرهێنراوە کەواتە پرسیارەکە باسی هەڵوەشانەوەی قەواری تێدا نییە دەڵێتن دەتەوێت سەر بە بەغدابی یان ئەوەی هەرێم باش لەسەر چ بنەمایە پرسێکی ئابووری لەگەڵ بابەتێکی سیاسی و نیشتیمانی لە پرسیارەکان ئەم پرسیارانە چۆندا ڕێژرانەوە تەماشاکە تو ڕاپرسیەکە زۆر پرسیاری تێدا وەکو گوتم ئەو پرسیارەش لە چوارچەوەی ئەو پرسیارە ئابووریانەیە بخرێەوە سەر بەغدا چونکە زۆر جار ئێمە لە شەقام کاکە تو دەبینی شەقام ئاجزە هەندێک جار تووڕەیە باسی ئەوە دەکەن نەفت لەوێ هەیە لێرە نییە بنزین لەوێ هەرزانە لێرە گرانە لەوێ ڕاتر دەدرێ لێرە تاخیر دەبێتن من ڕاپرسیەکەم هەمووی خوێندوێتەوە بەڵێ لەو چوارچەوەیە ئەمە ڕاپرسیەکی سیاسیە یان ئابووریە
یان خۆت هەز ناکەیت تێکەڵە بێگومان تێکەڵا پرسی ئابووری و سیاسی هەمیشە تێکەڵا پرسی ئابووری بڕیارەکان کە بڕیارێکی ئابووریە بوونە ناردنی بەشە بودجێ هەرێم بڕیاری سیاسیە نە دەستوریە نا هیچ پشت بە هیچ بنەمایەکی قانونی دەبەستێتن هەموو شتێکی ئەم دادگایە دەکاتن ئەو دادگا دەکاتن شتێکی نادەستوریە بەرامبەر هەرێمی کوردستان و پێم وایە ئەوەی کە سەرۆک گوتی کە دادگایەکە وەکو دادگای سەورە 100% لەگەلیمە باش 100% لەگەلیمە هیچ فەرقی نییە ئیشی کردووە بۆ ئەوەی نەفتی ئێمە نەڕوە ئیشی کردووە بۆ ئەوەی پارەنێ کۆمپانیاکەی ئەمە ینی بەڕاستی بۆ چوونی خۆت گرنگ نییە بۆ چوونی خۆم دەکەم لێرەدا باس داڕشتنی پرسیارەکە بۆچی وایە ئەو پرسیارێکە ئەم گرفتەی دروست کردووە ئەڵێ بۆ ژیانی خۆت و خێزانەکەت گەڕانەوە بۆ سەر بەغدا باشترە یان مانەوە لە چوارچێوەی قەواری هەرێمی کوردستان پرسیارەکە ئەوەیە مەگەر ئێستا هەرێمی کوردستان سەر بە عێراق نییە بۆچی ئەمە بەم شێوەیە مەسەلەی تەماشاکە کۆمەڵێک ئەوە هەیە ئێمە دەزانین کەمپین کرایە بۆ ئەوەی لە ناو خەڵک بۆ ئەوەی ڕاتبەکان بگوازرێنەوە مۆزە بگوازنەوە سەر بەغدا خۆ پیشاندان کراوە خەڵک هەیە ئەندام پەرلەمان بوونە دیسان لە بەغدا و لایەن هەبووە هەولیان بۆ ئەوەدایە توش دەتەوێت لە شەقامی خۆت تێبگەیت بەڵام مەبەستەکە ئەوەیە کە قەواری هەرێمی کوردستان نەمێنێت بۆچی پرسیارەکە بە ڕوونی نەکراوە حەز ناکەیت ئەو پرسیارە دەکرێت هەمۆزی تێدا بیت چونکە دەزانی چوونە تو پرسیاردا دەڕێژی هەندێک جار ڕەنگە تەرکیز نەکەی ڕەنگە ڕوون نەبیتن و پرسیارێک کە ڕوون نەبیتن پرسیارێکی خراپە قەواری وەکو کیانی هەرێمی کوردستان شتێکە حکوومەتی هەرێمی کوردستان شتێکی ترە ڕاستە حکوومەت دێت و دەچێت قەوارەکە دەمێنێتەوە دەکرا ئێوە بپرسن بۆ نمونە دەتەوێت بۆ نمونە گوزەران و موچەت سەر بە حکوومەتی بەغدابیان حکوومەتی هەرێمی کوردستان ڕەنگە نییە خۆتان کە غەڵەتان کردو لێرە شتەکەتان بە کیان بەستۆتەوە نەک دەزانی دەشێ خۆ مەرجنیە هەمیشە ئەوەی تو دەیکەی ڕاز خودی دانانی پرسیار لەسەر قەواری هەرێمی کوردستان نادەستوری نییە لە کاتێکا قەوارێکم معتەرەفە تەماشاکە بێگومان نادەستوری نییە بەسەمە شتێکی دەستوری نییە ئێمە دەیکەین ئێمە لە زانستدا هەموو پرسێک ئاسایەت و بەوریجێنی پرسێکە دەوریجێنیامز بووە ینی دان بۆی دادنێن کە غەڵەتان لەو پرسیارە کردووە لە داڕشتنی پرسیارە دەزانی بە دەتوانم بڵێم غامزە بەڵێ غاموزێکی تێدایە بەڵام بڵێم غەڵەتە نا مەسەلە غەڵەتی و ڕاستی نییە لە پرسیاردا لە زانستە کۆمەڵایەتیەکاندا زۆر باسی ڕاستی و هەڵەیی ناکرێ باش هەندێ ئەنجامی ڕاپرسیەکە بۆ من خوێندومەتەوە دژبەیەک چۆن دەکرێت 53% خەڵک نیگەران بن کە بڕیارەکانی دادگا بێتە هۆی هەڵوەشانەوەی قەواری هەرێمی کوردستان لە ڕاپرسیەکە ئێوە هاوکات 50.7% لەگەڵ ئەوەدان کە بچنەوە سەر بەغدا و هەرێمی کوردستان نەمێنێت ئەمنەوە بە غموز بە دژاتی نابینم ئەمن پێم وایە ئەوەی پەنجاکە مەسەلەکە ئابووریە ئەوەی دیکە باسی هەڵوەشانەوە کراوە مەسەلەکە سیاسیە ئەی باش چۆن دەکرێت 57% خەڵک تووڕە بن بەرامبەر بە بڕیارەکەی دادگای فدرالی بەڵام لەگەڵ ئەوەش بن کە قەواری هەرێمی کوردستان نەمێنێ ئەمە پرسیارەکەم بۆ شتێکی دیکە 46% بەشدار بووان کە زۆرینن لە بژاردەکان پێیان وایە بڕیارەکە سیاسیە 41% هەر لە ڕاپرسێکی خۆتان پێیان وایە لە زیانی خەڵکە نەک دەسەڵات کەواتە چۆن دەکرێت زۆرینە پێیان وابێ بڕیارەکە سیاسیە و لە زیانی خەڵکە بەڵام پێیان وابێ بەغدا باشترەوە پێم گوتی من پێم وایە خەڵکەکە لە مەسەلەی ئابووریەکە تێگەیشتووە ئەوە دوشتی جیاوازە خەڵکی ئێمە هەرگیز ئامادە نیە بچتەوە سەر بەغدا لەبەر ئەوە ینی حەت تەنانەت ئەگەر داوای ئەوەش بکەن هەرگیز تەحملی حکوومەتێکی وەکو حکوومەتی بەغدا ناکەن کە ئەو وەزع خراپەی چونکە بەغدا نمونەیەکی باش نییە ئەگەر نمونەیەکی باش بە خزمەتی بەسڕای دەکرد ئەگەر نمونەیەکی باش بە خزمەتی بابلی دەکرد خزمەتی مووسڵی دەکرد کە خزمەتی ئەوانی نەکرێت چۆن خزمەتی ئێمە دەکاتن خەڵکی ئێمە لە هەرێمی کوردستان تووڕەیە لەسەر کۆمەڵێک شت تووڕەیە لەوەی کە حەزبەکان
بینیان خراپە حەزەکەن لە جاتەوەی باوەش بە قەیس خەزعەلیدا بکەن باوەش بە یەکتردا بکەن حەزەکەن نەفت و غازەکە بەو شێوەیە نەبیتن کۆمەڵێک شت خەڵک تووڕەیە وەلەو تووڕەیی خۆدا زەخت ئەم تووڕەیەی وان وەکو زەختێکە بوو دەسەڵات لە ڕوونکردنەوەکەتانە وتوتانە پێشتر ڕاپرسیتان بۆ دەستگاکانی حکوومەت کردووە ڕاپرسیتان بۆ کام دەستگا و وەزارەت کردووە بۆ زۆرمان کردووە لە 2011 ئێمە ڕاپرسیمان بۆ وەکو دەستگایکی حکوومەت وەزارەتێ لە 2011 وانە بۆ ئەنجومەنی وەزیرانمان کردووە بۆ زۆر لە وەزارەتەکان کردومانە بۆ پەرلەمان کردومانە بۆ زۆر شوێن کردووانە پێتان وایە هەموو ساڵەدا هێرشێکی زۆرەکرێتە سەرتان ڕێز مراد بەڵام پێتان وایە کە لە جیاتی هێرشکردنە سەرەوە ئەبێ حزبەکان دابنیشن پێداچوونەوە بە سیاسەتەکانی خۆیان بکەن کاکە ئەوە داواکاری هەموو خەڵکە کە داوا لە حزبەکان دەکەن چاکسازی بکەن کە داوا لە حزبەکان دەکەن یەک گوتاریان هەبێت کە داوا لە حزبەکان دەکەن هەمویان پێکەوە لەسەر مێزێک کوو ببنەوە بەڵێ ئێمە پێمان وایە ئەمەی کە ئەو ڕاپرسیەی کە خەڵک نیگەرانە لە بەغدا خەڵک تەنانەت ئەوەی کە خەڵک دەلێتن دەبی بچینەوە سەر بەغدا هەمووی جێ ئەوەنە کە دەبێ حزبەکان بەڵێ بە جددی مراجعی خۆیان بکەن و دەست بخەنە سەر خاڵە سەرکەم و کوڕیەکان و دەبێتن پێکەوە بن و چارەسەر بدۆزنەوە ئێوە ڕاپرسیەکەن ڕاپرسی شتێکی زانستیە جگە لەمەی کە بڵاو کراوەتەوە ڕاپرسی دیکەشتان کردووە وەکو خۆت باست کرد بەڵام خاڵێک هەیە لە ئەنجامگیری ئەم ڕاپرسیەی ئێستادانە کە نووسیوتانە ئەمەوێ بیخوێنمەوە وەکو خۆی و کۆمنتی خۆتی وەرگرم ینی چۆن بۆ قەناعەتە گەیشتون لە خاڵی چوارەمی ئەنجامگیریەکەتانە دەڵێن دابڕان و بۆشاییەکی گەورە لە نێوان ئینتیمای نەتەوەیی و نیشتیمانی و ئینتیما بۆ هەرێمی کوردستان وەک قەوارە هەست پێ دەکرێت خەڵک هاتوونەتە ئەو باوەڕێی ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە تەنیا بریتیە لە ئیدارەی دەسەڵات و بەرژەوەندیەکانی پارتی و یەکێتی و بنەماڵەکانیان لە لای خەڵک کوردایەتی و هەستکردن بە شانازی نەتەوەی ئیتر یەکسان نییە بە ئینتیما و دڵسۆزی بۆ قەواری هەرێمی کوردستان چۆن بەمەگەیشتون ینی زۆر ئێمە ڕاپرسمان هەیە وەڕەنگی لەو دێک دوو ڕۆژە بڵاوکەینەوە یەکێکی دیکە بەڵێ خەڵک ئەوە لەسەر چییە؟ هەر لەسەر ئەم جورە بابەتانەیە خەڵک هەستی کوردایەتی زۆر بەرزە بەڵێ بەرزە خەڵک هەست شانازی بە کوردبوونی خۆیەوە دەکا خەڵک ئەم خاکەی خۆش دەوێ خەڵک ئامادەیە خۆی بوو بە کوش بدا و هەر وەکو پێشتر کردویانە بەڵام خەڵک تووڕەیە لە حکوومەت تووڕەیە لە ئەحزاب تووڕەیە ئەحزابیان پارتی و یەکێتی ڕاپرسیەکە نە لە هەموو ئەحزابیش تووڕە ئەگەر تو تەماشاکەی لەو ڕاپرسیەکە لەبەر دەستیشدایە پێی دەڵێ خەتای کێیەکە نوێنەرانی هەرێمی کوردستان خراپە زۆرینە دەڵێ خەتای هەموو حزبەکانە ئەوەی کە دەڵێ خەتای پارتی و یەکەتیە زۆر کەمترە لەوەی کە دەڵێ خەتای هەموو حزبەکانە نەخێر هەموو حزبەکان بەشدارن لە ڕۆژی یەکەمەوە ئەو وڵاتە لەسەر شانی هەموو حزبەکانە هەموو حزبەکان بەشدارن بەڵام کێ پشکی زیاترە مەسئولیەتەکە زیاترە ئەوەی گومانی تێدا نییە بەڕێز مراد حەکیم بەڕێبەری کۆمپانیای شیکار زۆر سپاس دەکەم کە میوانی ڕووداویان زۆر سپاس قوربان بۆ ئێوەش بۆ دەرفەتە زۆر سپاس بینەرانی ڕووداو من نوێنەر فاتح کاتێکی خۆشتان هەبێ